زیندانیانی سیاسی لە شاری سلێمانی گردبوونەوەکە بۆ داواکاری خەرجکردنی بڕی ئەو منحەیە کە دەگوترێت لێیان بڕاوە. ئەو نەپرسم ئەمان کەینە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە هێتە بەوزۆعی شەهید یا زیندانی سیاسی یا ئەنفال ئەڵێن ئێمە هەرێمێکین لە عێراق ماف و دەستورمان لە عێراقە باشە کاکە کە ماف و دەستوری ئەم هەرێمە لە عێراقە بۆچی کارەکانی ئێمەش و مافەکانمان نەخرێتە سەر عێراق. گردبوونەوەکەی زیندانیانی سیاسی هاوکاتە لەگەڵ داواکاری بەشێکی زۆری موچەخۆرانی کوردستان کە نزیکەی 2 مانگە موچیان پێنەدراوە. ئێمە وەک زیندانیانی سیاسی کە لە ئێرەدا کۆبووینەتەوە لە بەردەم مێژویەکە ئەو مێژەی کە تۆمارمان کردەوە کە سەروەریەکە بۆ خەبات و ماندووبوونی ئێمە کە ئەم نەسوورەکەیە. ئێمە ئەمانەوێ ئەو یاسایی کە لە دەستوری عێراقا کە جێبەجێ ئەکرێ بۆ سەرجەم زیندانە سیاسیەکانی عێراق ئێمە مانێ ئەو مادەی 4 لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەموار کرێتەوە. ئێمە نامانەوێ یاسای ژمارە 11 وەکو سوالکەرێک خێر و سەدەقەمان پێ بکە حکوومەتی هەرێم. ئێمە دەمانەوێت مافەکانمان بەپێی دەستوری عێراقی فیدرال بێ. داوای خۆمان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک ئیشمان بۆ کرێ و لە حەقی خۆمان ینی بێهین نەبین و ئەوانە و بچین داوای حەق خۆمان بکەین و تاکەیت لەم هینە بێبەش بینەوەمانە ئێمەش داوای خۆمانەکەین و بۆمان جێبەجێ بکەن و حەقەکانمان یا بۆمان خەنسەر بەقا یا کاک لەسەر هەیەمێ با لەسەر هەیە و بەڵام داگیری نەکەن و شتەکە دەست نەکەن بەسەرەوە حیجزەکەن و تاو بوو. لە چوارچێوەی عێراقدا بە هەزاران زیندانی سیاسی هەن کە مانگانە منحەل لە حکوومەت وەردەگرن و زۆر جاری زیندانیانی سیاسی بە شەهیدی زیندوو وەسف کراون. ئەم زیندانیە سیاسیانە دەڵێن مافی خۆمانە لە کوردستان هەمان ئیمتیاز وەربگرین کە بۆ زیندانیانی سیاسی عێراق خەرج دەکرێت. عوسمان ئەوبەکر، گەلی کوردستان، سلێمانی.